هەندێک کەس هەن سەرکۆ کاتێککە لە حەقی کەسێکا خراپەیەکەکەن ئازارێک بە کەسێک ئەگەێنن وەکو کەسانی ئاساینن لاانێ ئێمە هەر یەکەمان ئەمەمان لە ژیانمانە تاقی کردبێتەوە لە کەسێک تۆڕین ئەمانەوێ بۆ نمونە بە شێوەیەک لە شێوارەکان ئەویش بێت تااقەت بکەین ناڕەحەتی بکەین بەڵام هەندێک لە کەسەکان لەم شێوە ئاسایی دەرئەچێت هەرچەند هەر زیانگەیانن بە کەسانی تر باش نییە تەنانە دەگەر بەدەستیشیانەوە تۆڕین ئەمە زۆر جارتوێن ئەو هەستەی هەمانە بە شێوەیەکی دروست پێیان بگەێنین بەڵام هەندێک لە کەسەکان ئیتر ئەم سنوورانە تێبەزێنن وا تێ ئەپەڕێنن واتە بە شێوەیەکی نائاساییانە تون و تیژی لە حەقی ئەم کەسانەیە ئەنوێنن هەندێک جاریش سەرکۆلانێ کەسێک بۆ کەسێک خراپی نەبێت کە با بڵێن ئەو کەسە تون و تیژەکە لە حەقیا خراپان جامەیە جا ئێمە لە ڕووی دەروون ناسیەوە ئەمانوێت لەسەر ئەم کەسانە و ئەو کارێک کە ئەنجامیان ئەم هەستێ شەڕەنگێزی کەتیانە زیاتر زانیاری وەرگین هەر بۆی داوا لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر هەژار عوسمان پزیشک و پسپۆڕی بواری دەرونی ئەکەین ئەوەی کە لە لامان ئامادە دکتۆر فەرموو بەخێر بێت بەخێر بێت بانی باش دکتۆر نسیان بەخێر بێت باشن شۆ باشیت بەخێر باشی بەڕێستا باشی دکتۆریان پێشەوەی باسی تەوەرەکەمان بکەین لەگەڵ سەرکای باسی گەرمای ئەم چەند ڕۆژەمانە کرد جەنابە چۆنی لەگەڵم گەرمایە والله يعني خۆش نییە تەوان گەرما بەڵامی دابێ خۆمان بگونجێنین زۆرتر دوژمنی سەرمام لە ڕاستیام هەم سەرمای ئاوهەوا هەم سەرمای مەشاعیر و شت باشە سانگەرم و گوڕنەوەی باشەوە نیە جا دکتۆر خۆی هەر بەپێی توێژینەوەکان سەلمانۆیانە کاتێککە هەوا زۆر گەرمەکە تون و تیژش زۆرە بێ کەسەکان زۆر زوو بێت وڵی مەرج نییە بڕابکە مەرج نییە نییە ئێستا چوون بۆ بەسڕۆ بڕۆ لە خەڵک بپرسە بەسڕە گەرمترین شوێنی عێراقە ئەوە نەجیب و ئارام و لەسەر خۆن تەسەوڕ ناکەیت بەوە نییە یعنی باشە بەوە نییە باش ئێستا باسی تون و تیژی ئەگەر بکەین بە شێوە زانستەکەی دکتۆر هەندێک جار هەیە کەسانێک زیاد لە ڕادە تون و تیژی ئەنوێنن تون و تیژی ئەنوێنن شەڕەنگێزی ئەنوێنن لە حەقی کەسانی ترا مەرجژ نییە ئەو کەسە خراپی لە حەقیا بۆ جاری وایە کەسێک بێ ئەوەی کە کەسێک خراپی لە حەقا بۆ چێژەوالەوەی کە ئازاری بە لە ڕووی زانستیەوە ئەمە کێشەیە نەخۆشیەوە چۆن باسی ئەمە کرێت خۆی لە ڕاستیە ئەتوانین بڵێن دوو جۆر تووڕێی هەیە ئەی تووڕێیەکیان چۆنەڵی تەبیعەتە کەسەکە تەبیعەتی وایە لە کەسێتیایە کە زوو هەڵەچێ وەکە هەڵەچێ لەوانەیە هەم تووڕێی زارەکی دەربڕێ یعنی قسەی ڕق بکە تووڕە بێ دڵی بەرامبەر بێشێنێ و بۆشی هەیە هەندێک جار تەنانە دەستیش بۆ شێنێ دەستوەشانەکە ئایا فڕیانی شت بێ زیانگەاندن بێ بە کەلوپەل یان عەزێدانی کەسی بەرامبەر وانە یا عەزێدانی کەسی بەرامبەر ئەم جۆرە تووڕێیان جیاوازەکەی ئەوەیە کە کەسەکە ئەوە نییە بیری لێ کردبێتەوە بڵێ من ئێستا ئەو تووڕێیە ئەەکەم ئەو کارە تونند و تیژی ئەەکەم ئەوە نییە بەس هەڵەچێت تەحملی نییە چۆنەڵی جڵەوی خۆی باش ناگرێت لەم حاڵەتانە و دەریە بڕێت تووڕێیەکە و ئەمانە عادەتەن مەترسیدار نین خەتەر نین یعنی عادەتەن بۆچی چونکە وەکو وتم پێشتر بیریان لێ نەکردوێتەوە بڵێ ئەمە ئەو شتە بکەم ئەو کارەتون تو تیژێ بکەم لەبەرەوە دوای ئەوەی کە تووڕەبوونەکەیان دەربڕی پەشیمانن داوای لێبوردنەکەن پەشیمانن هیانە تەنانە شەرمەکە یعنی پێ ناخۆشە کە شتەکە ڕوویاوە ئەمە ئەتوانین بڵێن ئەو جۆرەیە کە پێڵێن تەبیعەت یعنی تەبیعەتەکەی وایە لە کەسێتیاوایە دۆزێ بێت تەحملە ئەوانە بەس زۆرێکی تری تووڕەیمان هەیە کە بەڕاستیە بێ زۆر زۆروریای بین ئەمەیان یعنی نەخۆشیە یعنی شێوانێکی دەرونیە کێشەیەکی دەرونی قورسە یعنی بۆ نمونە لە مناڵ و هەرزەکارە هەندێک هەیە کە چۆن ئەڵێی بیرکۆڵن زیرەکییان کەمە ناتوانن ئەوەی لە دڵ و دەرونیانە ئەوەی کە ئەیانەوێ بیکەن ئەوەی کە پێویستیان پێێتی ناتوانن دەری بڕن چونکە بیرکۆڵن زیرەکییان زۆر کەمە
پلەی زیرەکییان مەسەلا لە ژێر هەفتاوەیە خۆی ئینسانە بێ لە سا 90 بۆ 110 بەرەو ژوور بەس ئەمانە لە سا هەفتا کەمترە لەبەرەوە لە ژیانی کۆمەڵایەتیانە لەبەرەوەی ناتوانن وەکوتم خۆیان دەربڕن بە جوانی و بە شێوەیەکی زیرەکانە بڵێ ئەوەم ئەوێ بۆ ئەوە کرد ئەوە نییە لەبەرەوە تو ڕێی دەریێ باشە باسی منداڵە کرد دکتۆر ئێمە مناڵ و هەرزەکار مێر مناڵ ئەوانە کە باسی ئەو کەسانە کەین شەڕانگێزن بێ بگەڕینەوە بۆ سەرچاوەکەی بەڵێ زۆر مناڵمان هەیە لە ژینگە و خێزانێکەوە فێری ئەم شەڕانگێزییا بێت بۆ لەبەرەوەی کە ئەیبینێت ئەوە جیایە ئەمە چۆن بتوانین بڵین ئەمە لە داهاتووە ڕنگدانەوەی ئەوەیە کە لە مناڵیە لەم خێزانەوە توش بووە باسیەکەین پرسیارەکە تەواوە وەکوتم ئەوانە ئەم جۆرە مناڵان و هەرزەکارانە یعنی گەشەی دەرونی و گەشەی مێشتیان شێواوە هێواش بووە تێک چووە تێگەی یەکێ لە جۆرەکان وەکوتم بیرکۆڵیە کەم زیرەکیە ئۆتیزم ئەگەر کە سوکال لێ تێنەگەن دەوروبەر لێ تێنەگەن مڕاعاتی نەکەن نەزان چۆن هەڵسوکەوتی لەگەڵاکەن بۆی هەیە بتەقێتەوە و تونند و تیژ بێ بۆ نمونە ئەو مناڵانەی کە ئەڵێ فرەجوڵەن فرەجوڵە و بیر بڵاون یعنی فرەجوڵەی و بیر بڵاوی ئەمانەش مەسەلا زۆر جار لە پڕشتەکەن قسە زۆرەکەن قسە بە بەرامبەر ئەبڕن ئەمانە زۆر جار یعنی کارێکی واکەن کە مناڵەکانی تر هاوڕێتیان نەکە ینی چونکە جۆرێک لە وەکوتم هەڵچوون و تووڕەیان تایە هەندێک جار ئەمانە وەکوتم یعنی بەڕاستی نەخۆشین یانیە بێت تۆ چارەسەریان بکەیت لە گەورە لە ئینسانی پێگەیشتووە گەورە جۆری بەڕاستی ترسناکمان هەیە لە تووڕەیی ئەویش هۆکەی دەرونی قورسە نەخۆشی دەرونیە بۆ نمونە ئەوەی کە ئێمە پێڵێن وەهم یعنی بیری ناڕاست کەسەکە باوەڕی کۆمەڵێ باوەڕی هەیە کە ئەسڵ و ئەساسی نییە هەموو کەسە نزیکەکانی ڕەفیقەکانی ئەڵێن شتی وان نییە ئەمە پێڵێن وەهم هیچ بەڵگەیەکی نییە تێگەی مەسەلا ژنە ئەڵێ مێردەکەم خیانەتم لێەکە پیاوە ئەڵێ لە ساسەت ژنەکەم خیانەتم لێەکە ئەسڵ و ئەساسیشی نییە ئەمە بۆی هەیە لە چیەوە سەرکێشێ بۆ ببێ بە توندوتیژی شەڕ کوشتن بڕین ئەمە بۆ نمونە لە نەخۆشی لە هەندێ لە نەخۆشانی توندی شیزۆفرینیا هەیە ئەگەر چارەسەر نەکرێن لەوانە بۆی هەیە دەرکەوێ و نەخۆشی تر هەیە یەکێ لە نیشانەکانی شیزۆفرینیا ئەم وەهمەیە و نەخۆشی تری دەرونی هەیە هەر بەتەنیا وەهمە یعنی شیزۆفرینانیە بەس بۆ ئەم وەهمەی هەیە اینجا هەر بۆ نمونە ئەم جۆرە وەهمانە بۆ نمونە گومانی هەیە کە خەڵک ڕقیلێتی کە خەڵک مراقبەیەکە بە شوێنەوێتی ئەوێ شتێکی لێ بکە ئەوێ شتێکی لێ بکە دوو کەس چرپەیەکەکەن پێکەنینێکەکەن قسەیەکەکەن ئەڵێنەوە باسی منەکە تێگەی لەولاوە سیارەیەک ڕاوە ساڵی مراقبەی منەکە ئەمانە بۆی هەیە لە ترسا لەبەرەوەی وەکوتم باوەڕی تەواویان بەوە هەیە کە خەڵکێک دژمنیانە بەڵام وایژ نییە لەبەرەوە ئەیبینین جاری وایە لە پڕ یەکێ سێ چوارێکە کوژە نەوبیست زۆرجار لە دەم و باسە لە پڕ ئەو عالەمە تێناگە چۆن ئەمە کردی ئەوە پرۆسەیەکە لە مێشیاتی دەمێکە لە مێشیاتی بەهۆی ئەو گومانانەوەی کە هەیەی دکتۆر ئێستا کەسی اینجا بۆ بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی تۆ ببوورم یعنی یەکێک لە ڕاستیە لە هۆکانی ڕفتاری توندوتیژی لە ئینسانە و بە تایبەتی لە مێردمناڵ و هەرزەکارە فعلەن چۆن ئەڵێ فێربوونە لە دەوروبەرەوە یعنی وەری ئەگرن چۆن ئەڵێ گەورە ئاو ڕێژە بچووک پێیتی ئەخا وەری ئەگرن لە هینەوە لە ڕفتاری گەورەکانەوە بۆ نمونە ویان ئەوەی کە پێی ئەڵێن یاری ئەلکترۆنی ینی هەندێک جۆری یاری ئەلکترۆنی هەیە خۆ دەزانی هەزاران لە بازاڕای ئەم یاری ئەلکترۆنیانە کە هیچ مڕاعاتی هەرزەکار و مناڵ و هی ئەوانە ناکەن هەمووی توندوتیژی و کوشتن و بڕینە هەمومان بینیومانە یعنی چۆن یەکێک بە ڕەشاشێک و بەجارە 20 کەس دەکوژێ یعنی ئەڵێ ینی ئەمە لە ڕاستیا لێکۆڵینەوەکان دەری خستووە ئەو مناڵ و هەرزەکارانەی کە زۆر سەیری ئەمانە ئەکەن لەگەڵ
هەندێک زروفی ژیانی ناخۆشی ناوماڵ بۆ نمونە هەندێک ماڵ هەیە خێزانێکی گەورەیە پێگاتوە لە چەند کوڕ و کچێک لە شوێنێکی زۆر تەنگەبەر و قەرەباڵغیا ئاژین باری داهاتیان فەقیرن ئیمکانێتیان نییە ئەو شتانەی کە ئەیانەوێ دەستیان کەوێ مناڵەکان گەنجەکان گەورەکان نییانە لەبەرەوە ئەمە زروفێکی وا دروستەکە کە فعلەن ئەو ماڵە ئەبێ بە ئەندامەکانی زۆریان ئەبن بە توندوتی شەڕکەر دەزوەشێن ئەو شتانە ئەوە هەیە فعلەن باشە وا هەیە ئەو کەسانەی لە مناڵیە چەساونەتەوە قەدریان زۆر لێ کرابێت بۆ نمونە دەستدرێژی کرابێتە سەریان لە ڕووی جنسیەوە ئەمانش لە گەورەیە هەر شانسیان بەڵێ ئەگەرێکی زۆرتر لە ڕاستەیە وەکوتم ئەوە کۆمان کردەوە لە ژێر ناوی هۆ کۆمەڵایەتی ئابوووریەکان بەیەکەوە هەمووی بەڵێ بۆی هەیە بەڵام مەرجیش نییە یعنی مرۆڤ مەیمون نییە ئەوەی سەرەوە و دەوروبەر چی کرد ئەمیش لاسایی کاتەوە بۆ شێوەیە نییە مرۆڤ بیرەکاتەوە عەقلی هەیە شعوری هەیە وانە لەبەرەوە بۆی هەیە یعنی یەکێک لە خێزانێکی زۆر توندوتی ژا پەروەردە بوو بێ بەڵام ئەم ڕێک بە پێچەوانەوە زۆر ئاشتی خواز بێ زۆر نەرمونیان و لەسەرخۆ بێ بۆچی دیارە ئەم زیرەکە بیرەکاتەوە سیرەکە کە بەم توندوتیژەی گەورەکەی برای گەورەی باوکە هەر کەسێکە ژیان شێواوە لەبەرەوە ئەم ئەنجامگیریەکی پێچەوانەکە بە پێچەوانەوە بێ بە کەسێکی زۆر ئاشتی خواست کەوابوو مەرج نییە یعنی بەڵام هۆی کۆمەڵایەتی گرنگە ئێستا بۆ نمونە ئێستا ئێمە لە میدیاین وانە لە تەلەڤیزیۆنان بەڕاستی یعنی میدیاکانی کوردستان تەلەڤیزیۆنەکان بە گشتی سۆشیال میدیا ئەوەنەی گرنگی بە ڕەفتاری توندوتیژ و کوشتن و بڕین ئەیە بە هیچ جۆرێ ئەوەنە گرنگی بە ڕەفتاری دروستکەر ژینگە پارێز مرۆڤ دۆست خێرخواست نیشتمان پەروەری نەتەوە پەروەری ئەوەنە گرنگی بەوانە نایە یعنی تۆ بڕۆ سەیری سۆشیال میدیا و کە بە تایبەتی بەڕاستی یعنی ئینسان تووشی شۆک ئەبێ ئەمە تەسیرێکی زۆری هەیە بۆ سەرتاکەکان لەبەرەوەی بینی لە کوردستانە بەڕاستی یعنی توندوتیژی زۆرە کوشتن هەیە بڕین هەیە لەسەر باسیترین شت لەسەر بستێ عەرز لەسەر شەڕێکی بینی دوو مناڵ لەسەر ئاو لەسەر شتی زۆر سادەی ڕۆژانە کە بە هیچ جۆرە نابێت بگاتەوە وەرگرتووە لە کچێک لە خۆشەویستەکەی بەداخەوە ئەبینی کچەکەیان ئەو خۆشەویستی لە ناوە بات وەکووتم یعنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە بەداخەوە وەکووتم یعنی لە میدیاکانەشا گرنگی پێ نادرێ ینی گرنگی بە هەندێک شت ئەدرێ کە ئەسڵەن هیچ مهم نییە بۆ مجتەمع تۆ هۆکارە سەرچیەکەی بۆچیە کەڕێنیتەوە هۆکارە سەرچیەکەی بۆ گەڕینتۆ کە ژینگە و کۆمەلگاکەی ئێمە ئەم کەسانە دروستەکەن یاخود ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە ئەم کەسانە دروستەکەن یاخود باری ئابووریە و نەبوونی پارێ ئەم کەسانە سەیریکە هۆکارەکان زۆرن لە ڕاستیە بەس ئێمە بە یەک بەراوردی بچووک بکەین بۆمان دەرەکەوێ بە تایبەتی چی دەوری هەیە باش ئێستا بۆ نمونە لە وڵاتانی ئەسکەندەناڤیا لە وڵاتانی ئەوروپای ڕۆژاوە توندوتیژی زۆر کەمە یعنی ئەوروپیەکان لە ناو خۆیانە توندوتیژیان زۆر کەمە یعنی بڕاتان بێ ینی زۆر کەمە ئەگەر بێگومان ناکۆچی هەیە شەڕ هەیە ڕق هەیە توندوتیژی بەڵام بە شێوەی لێیان و ئەوەی کە لە کوردستانە هەیە بە هیچ جۆرێ نییە لە ساڵێکە زۆر بە شێوەیەکی کەم شتی وا ئەبینی بۆچی لەبەرەوەی بۆ نمونە لەوێ یاسا هەیە یاسا پیادە ئەکرێ تۆیی هەڕەشە لە منەکەی هەڕەشەی کوشتن لە منەکەی یا تەنانەت پاڵێکم پێوەنەی هەڕەشەیەکی قورسم لێیەکەی من ئەترسم لێت ئەڵێم لە بەردەم دادگا یەکتریە بینینەوە لە بەردەم دادوەرە بڕوا بکە ئەم هەڕەشەیە من لە ئەڵمانیا هەروە بینیم هەڕەشەکە ئەو پەڕەکەی ئەوەیڵێ لە دادگا ینی شکاتی لێکم و فعلا شکاتی لێکە بەڵام دادوەرەکە دادوەرێکی دادپەروەرە دادوەرێک نییە کە حیزب داینابێ و بە زەوقی حیزب ئیشەکان بکە دادوەرێک نییە کە بەرتیل بخوا دادوەرێکە کەسێتی هەیە بڕوای بە دادپەروەریە لەبەرەوە حەق بۆ من ئەژێڕێتەوە ئیتر پێویست ناکەم من بڕۆم خۆم خەنجەر و دەمانچە ئەوانەین کەم و تێڵاوە بڕۆم حەقی خۆم بسەرم دکتۆر تەنیا جیاوازیەکەی یاسایە بەڵ پیادەکردنی یاسا و یاسایەکی دادپەروەر یاسکایەکی پێشکەوتن خواست دەورێکی زۆر گرنگی هەیە و ئەوە ئەیبینین لەم وڵاتانەی ئێمە
بەداخەوە دەسەڵاتی دادوەری هەیە بەڵام دەسەڵاتەکە ئەو دەسەڵاتە نییە بەراورد ناکرێت لەگەڵ دەسەڵاتی دادوەری ئەو وڵاتە ئەوروپیانە هۆی تر هۆی ئابووری زۆر گرنگە هۆی ئابووری زۆر گرنگە ئێستا لە وڵاتی ئێمە یعنی سەدان هزار بێ ئیشەیە گەنج هەموو گیانی وزەیە حەزەکە ئیشکە حەزەکە خێزان دروستکە بژی خۆش بژی ئیش نییە یا ئەو ئیشەشی کەهەیەی ئیشێکە لە ئاستی ئەوان نییە ئەو پارەی کە ئێنێ زۆر کەمە هیچ یاسایەکی کار نییە کە بیپارێزێ ئەگەر سبێنێ نەخۆشکە و ڕووداوێک لە کاتی ئیشەکە ڕوویە حەقی بنێ ئەوانە هیچی نییە لە وڵاتە بەڵام بۆ نمونە وەکوتمان لە وڵاتانی ئەوروپیا یاسای کار ئینسان ئەپارێزێ بە هەموو پێوەرەکان لە ڕووی مادیەوە لە ڕووی بژاردنەوە تەعویز وە خەڵکەکە بەگشتی ئەو یاسای کۆمەڵایەتی هەیە ئەنی کەسێک کە لەبەر هەر هۆیەک ئیشی دەست نەکە و پێویست ناکە بچێ بپارڕێتەوە پێویست ناکە بچێ سوال بکات پێویست ناکە بچێ ببێ بە پیاوی کابرایەکی گەورەی دەستڕۆشتووی عشایرە هەرچیەکە کە بچێ حیمایەکە یا بچێ پیاوی بۆ بکشی یا بچێ هەڕەشەی بۆ بکات لە خەڵک پێویست بۆ ناکە بە حیا و حرمەتی خۆی بە کەرامەتی خۆی ئەچێ بۆ دائیرەی سۆشیال داواکە ئەڵێ من ئیمکانیەتم نییە ئیشم دەست ناکەوێ ماوەیەکی زۆرە زۆر بە ڕێزەوە ماغانەی بۆ ئەبڕنەوە ئەو ماغانەیە بە ئاسانی بەشی ژیانی هەموو ڕۆژی ئەکا نەکردان و ئاواکەوەکو لە کوردستانە کە خەڵک ئەبێت چنگە کڕێ بکە بۆ ئەوی نان و ئاوەکەی دەستکەوێت بۆ ئەوی بتوانێت کری خانۆکەی بە لەوێ یعنی کە تۆ ئەڵەی یارمەتی ئەو کەسانە ئەدرێت کە ئیشیان نییە بۆی پێی بژین لەگەڵ ژیانی نان و ئاوەکە زۆر مهمە ئەو کەسە ئەوەی پێی ئەڵێن دڵنیایی تەندروستی تەمینی سەحی یعنی هیچ پێویست بۆ ناکە یاڵا تکا لە خزمەکان بکە بۆ ئەوی لە یەکەی چاودێری ورد لە سلێمانی و لە کوردستان بەگشتی لە ئەولێر و لەم شوێرانە بۆ ئەوی بتوانێت مانی ئەگەر لی قەوما سبێنێ مانی ڕۆژی 500,000 دینار یا 600,000 دینار با بە نەخۆشخانەیەکی تایبەت بۆ ئەوی نەمرێت ینی لەوێ ئەمانە هەمووی خۆڕاییە لەسەر حسابی حکومەتە ئیتر خەڵکەکە بۆچی تونند و تیژ بن لێرە هەمووی بە پێچەوانەوەیە خەڵکەکە بێ ئیشە خەڵکەکە تەمینی سەحی نییە خەڵکەکە جگەلەوە نایەکسانیەکی گەورە هەیە ینی لەلایەکەوە چین و توێژێکی کەمی ملیۆنێر و ملیاردێر دروست بوون لە کوردستانە کە بەڕاستی ئەسڵەن نازان پارەکەیان چی لێکەن هەندێکیان هەیە تۆزێ خێرخوازیەکە هەندێکیان هەیە خێرخوازی ناکە ئەچێ لە قوبڕوس و لە بێروت و ئانەی کا بە قومار لە ئەوروپا و لە کان و لە لاس ڤاگاسی ئەمریکایکا بە قومار لەبەر ئەوە وەکو وتم زۆرینەی خەڵکەکە و بەتایبەتی گەنجەکان هەرزەکار لە بارێکی کۆمەڵایەتی ئابووری زۆر ناخۆش ئاژین لەبەرەوەی بینی بە توندوتیژی دەریێبڕن باشە بینۆ سەر ئەوەی کە ئەم کەسانی شەڕانگێزن ئێمە بمانێ ئەمە ژینگەکە و کۆمەڵگاکە و باری ئابوووریەکە و تێکەڵبوونەکەمان ئەگەر جۆرێک کەسێکمان بینی بەو شێوازە مامەڵەی کرد ڕەدی ئێمە چییە چۆن بتوانین لەگەڵ یانە هەڵسو کەوت بکەین ئەگەر لە خێزانە ئەگەر لە شوێنی ئیشەکەمە ئەگەر هاوڕێمە ئێمە نەبینە بەشێکی تریهاندانی بۆ ئەو شەڕانگێزە ئەگەر لێبوردە بین لەوانەیە ئەو کەسە چۆن بتوانێت بێتەوە سەرڕێک جوانە لە ڕاستیە ئەتوانی بڵێ یعنی ئەمە لە پەروەردەی مناڵەوە دەستپێکە ئەسڵەن لە باخشەی مناڵانەوە دەستپێکە یعنی لە ڕاستیا دادەکان ئەوانەی کە پەروەردەی ئەو مناڵانە کەن دایک و باوکە مناڵ ئەچێتەوە ماڵەوە زۆر گرنگە هەر لەو مناڵیەوە لە 5-6 ساڵیەوە فێری ئاشتی خوازیان کەن فێری ئەوە بکەن کە بە قسە ئەگەر لە بینی برا و خوشکە لە بینی برا و برایە لە باخشەی مناڵان ئەگەر مناڵ لەسەر یاری خۆیان بوو بە شەڕ ئەوەش ڕوو ئەوانە تۆ نێڵی ئەوانە بربنە یەکتری بە قووەتەکان لە مناڵەکان بن تۆ وەکو دادەیەک بی فێریانکەی بۆیان شەرحکەی چکە خۆ مناڵ تێگا بەشی خۆی بۆیان شەرحکەی کە بە ئاشتی حلیکەن و بەم شێوەیە بەرەو ژوور ئەڕوا بۆ قوتابخانە کە مامۆستاکان خۆیان ئاشتی خواز بن خۆیان ڕق و تند و زبر و برینارکەر نەبن بۆ خوێندکارەکان وانە چونکە ئەوەش یعنی ئەوەش تند و تیژیە خۆ تند و تیژی هەر لێیانەوە نییە یعنی جاری وایە تۆ ئاوا هەڕەشەیەکەی گەورەترین توندوتیژیە نوێنی بەرامبەر بەیەکی ڕەشا وانە ڕەشەی لێیان دەرنەچاندن چەندین جۆری هەیە ینی ئیهمالکردن یعنی ئەوە ژەر توندوتیژیە ینی تۆ لە پۆلێکا مامۆستای مناڵی هەر ئیهمالێکی حسابی بۆ ناکەی کەوا بوو یعنی گەورەکان بەم شێوەیە دەست پێ ئەەکەن اینجا بەڕاستی زۆر گرنگە مناڵ و هەمومان یعنی فێری ئەوەش بین بەرگری لە خۆمان بکەین
یعنی کە یەکێک تونند و تیژ بوو نابێ مەتحیکەین یعنی بەداخەوە ئێستا کۆمەڵی کوردەواری ئەتوانی بڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی یعنی زۆر جار بیستانە هەندێک کەس کە بێزارە بێ لە وەسعی سیاسیوانەڵێ وڵاتە پێویستی بە پیاوێکی بە قووەتە بە کوردەکەی پێویستی بە دیکتاتۆرێکە بە سەدامێکە بە شای ئێرانێکە یەکاکە نەتیجەی نییە ئەوە ئێمە هەمووی بینیمان بەعکسەوە ئەم وڵاتە پێویستی بە دیموکراتیە پێویستی بە مافی مرۆڤە پێویستی بەوەی جۆ لە یەکتری گرین ئەوە خۆی کە ئەڵێ پێویستمان بە پیاوێکی بەهێزە ئەوە یعنی چی یعنی تونند و تیژی لەم مجتەمەعە مەرغوبە خەڵک ئەوەی زۆر خەڵک هەیە یعنی کە ئەڵێ فلان کە زۆر ئازایە و دەزۆشێنە و زبرە و شەڕەنگێزە و کەس ناتوانێت من لە ملی بە ئەو مەتحە کەوابوو مجتەمە لەباتی ئەوەی بەڕاستی ئاشتیخوازی وریایی زیرەکی بیرکردنەوە حەکیمی مەدەحکە زۆر کەس لە ناو مجتەمەعە بە پێچەوانەوە یعنی ڕێک بە پێچەوانەوە بیرەکەنەوە کەوابوو ئەمەش زۆر تەسیری هەیە اینجا کەوابوو مەسلەی ئێمە بێت تونند و تیژەکان بوەستێنین هەر لە مناڵیەوە بیانوەستێن بڵێن وەرە بۆچی واکەی بۆ ئەو یاریە لەو مناڵا سەنی بۆچی لێ بۆ پاڵی پێوەنەی پاڵی پێوە منێ یعنی ئاوا بۆ شێوەیە یعنی مناڵ خۆشی کە وردە گەورە بێ فێریەوە بکەی کە بەرگری لە خۆی بکە کە ئاڵێن بەرگری لە خۆی بکامە بەسم لەوەیە بە زمان لە پێشە وانە لێمەیە بۆچی لێمەی خێرا چێشکاتی لێ بکە لای گەورەکە لای مامۆساکە فلان کەس ئەوە نەترسێ مناڵ هەیە ئەیترسێن ناخوێرە بچێ شکاتی شکا وانە لەبەرەوە بەڕاستی ترس کێشەیەکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە مناڵەکانمان وا فێر بکەین کە زۆر بترسێ زۆر شەرمن بێ ئەوەی خراپە ئەبێ مناڵ وا پەروەردەکەین کە بڕوای بەخۆی بێ متمانەی بەخۆی بێ بتوانێ بڵێ نە بتوانێ بڵێ بۆ وام لێ ئەەکەی بتوانێ شکات لە دەستدرێژی کەر و لە تونند و تیژەکە بکە و ئەگەر پێویستی کرد ئەمانە هیچ سوودی نەبوو بەرگری لە خۆی بکە وانە بەرگری لە خۆی بکە بڵێ ناڵم شتیوان نییە پێویستیشی کرد تۆ ئەویش پاڵی پێوەنێ تەڵان ئەمە ئاخر حەددا ینی باش نییە ئەوەی کە ئەڵێ یعنی تۆ چیان لێ کردی تۆ ژوار لەو بکەرەوە ئێوە یعنی ئەگەر بەوە بێ یعنی دنیا هەمووی چاوی یەکتری دەرێنێ یعنی تۆ هەڵەیەکە کرد بەرامبەر بە من شتێکی لە من کرد منیش خێرا عینی شت تۆ بۆ کزێکی لە منە منیش خێرا بۆ کزێکی لێ معناوە دنیا ئەشێوێ یعنی وێ بێ باشە خۆبێ لێبوردن هەبێ خۆبێ بیرکردنەوە هەبێ خۆبێ بەڵام ئەمەش حەدی خۆی هەیە یعنی ئەگەری هەستمان کرد یەکێ تونند و تیژە شەڕانیە دڕە خراپە دەزۆشێنە بۆ نمونە هەندێک کەسێتی هەیە ئێمە پێی ئەڵێن کەسێتی دژە کۆمەڵ سۆشیۆپاث یعنی ئەمانە بەڕاستی ئەبێ نابێ مەجالیان بێ حەدیان بۆ دانێ بێ شکاتیان لێکەیە بێ دەسەڵات بێت پۆلیسی بۆ بانکەی ئەژنا ئەو کوژێ ئەژنا ماڵتە بڕێ ئەژنا دەستدرێژی جنسی ئەکاتە سەرێ ئەژنا شەڕەکە ئەمانە خەتەرن ئەمانە نەخۆشی قورسن ئەبێ زۆریان هەیە بێ بخەوێنرێن لە خەستەخانە دکتۆر تەنیا بەم شێوەیە چارەسەرەکرێن بۆ نمونە کەسێک لە خێزانەکەیەتی هاوڕێیەتی خۆ ناتوانێت سکاڵا لەو بکە چارەسەرێک هەیە بۆ ئەوەی کە ئەم دەوروبەرە بۆ ئەو کەسە بکەن یان تەنیاوەی سەردانی پزیشکی پێ لە ڕاستیە یعنی بۆچی وەڵام من بینیومە بڕاتان بێ یعنی هەندێک کەسێ لە ناو خێزانەکە عادەتەن پیاو طبعا برای گەورەیە باوکە یعنی شوڵی لێ هەڵ ئەکێشێ لە تونند و تیژێکی وە لە ئەندامی خێزانەکە ئەیە لە ژنەکەی ئەیە لە مناڵ ئەیە ئەبێ بەهۆی ئەوەی بیخێنن لە خەستەخانە هیچ شتێ چارەی نییە دنیا قسەی لەگەڵ کردو فایدەی نییە وەڵا زۆر هەیە چێ بۆ لای پۆلیس شکاتی لێەکە ینی کە تۆوای لێات یعنی ئێسقانە بشکێنێ و خەتەری ئەوە بێ بووکوژەی چی ئەەکەی یعنی ینی هەندێک حاڵەت هەیە بەڵێ ینی ناچارە ئەو کەسە بچێ بۆ لای پۆلیس لای حاکم دکتۆر ئێمە زۆر کات باسی ئەو خاڵاناکەین کە لە ناومانە نەرێ نییە بەڵام باسێکی دیوە جوانەکەشی بکەین ئێمە بە تایبەتی لە کۆمەلگا و لە نەریتی خۆمانات لە بەروی کۆمەڵایەتی و تێکەڵین ڕاستە وڵاتە پێشکەوتەکان لە بەروی سیستەمیانەیە و یاسایەکی باش لە پشتیانەوەیە بەڵام زۆر جار تەنیاییش ئەوان تووشی تون و تیژیە کات و زۆر کاتیش تووشی ڕەفتاری نەخوازراوە بنە بینین لە میدیاکان و وڵاتانە بەرکەوتنمانە بێ بەڵام لای خۆشمان ئێمە دیوێکی تری جوانترمان هەیە کە پەرەی پێبین یعنی زۆر جار خێزان کەسایەتی وا خاتە ناو کۆمەلگاوە کە چەندین کەسی کە بەخۆیەوە باشەکە ئەگەر شەڕانگێزیش بێ ئەیهێنێتە سەر ڕێگەی ڕاست ئەگەر کەسانی خراپیش ڕوبەڕووی بێتەوە ئەمە بێتە کەسێکی باش و قسەی باشی تیاکات چۆن بتوانین ئێمە
سوود لەم کەسە باشانە وەربگرین ینی هەر لە ڕابردووە لە باو باپیرانمانەوە یانومە پیاەکی چاکەی بین بۆ سڵح قسەیەکی ئەم لەوانەیە هەموو کێشەکە حلکات ئێمە چۆن چاو لەم کەسانە بکەین کە کەسانی کاریزمای پێڵێن ماڵێ والله بەڕێی من یعنی پەنان بۆ بەرین یعنی سە بۆ نمونونەکەی کە باسمان کرد مەسەلا هەندێ باوک هەیە زۆر تونند و تیژەی تر تەمان هۆی زۆرە وەکوتمێکە لەوەکان لەوانەیە نەخۆشی دەرونی هەبێ و نەزانن یعنی وانێ نەزان کە نەخۆشی دەرونی هەیە ئەوە ئیلا بێ دکتۆری دەرونی ببینێ اینجا ئەگەر لە ڕاستە ئەتوانین هانا بۆ ئەو کەسێتیانە بەرین وانە ئەوانەی کە سامیان هەیە کاریزمان هەیە ڕێزێکی تایبەتیان هەیە باڵیانکەین بۆ ماڵەوە هانایان بۆ بەرین وڵن وەرە فریام هەنکەوە وانە هانایان بۆ بەرین بەڵام بەڕاستی یعنی هەندێ تۆ باسی سڵحوانە و کرد یعنی من زۆرتر باسی لە ڕاستە ڕەدعەکەم بەرەنگاربوونەوەی کردداری تونند و تیژی ئەوە سوودی هەیە هانابردن و بە قوربان و بە ساقوانن زۆر جار سوودی نییە ئەنی مەسەلە تۆ تەسەور کە کابرا ئەچێ بە شێوەیەکی تونند و تیژی نامەسئول تێگەی لەسەر جادەی شەخسی سلێمانی و لەسەر جادەکانە بە سەڵ لێ خوڕێ لەبەرەوەی سیارێکی تازەی پێ و خۆی بە مهم مەزانێ ئەچێ لە یەکێک ئەیکوژێ زەلامێک ئەکوژێت طبعا من ناڵم مقدرەوە هین بوو مناڵم بکوش کوشتێتی یعنی یەگەی ئەم مقدرانە بۆچی لە وڵاتانی ئەسکەندەناوی و ئەڵمانیا و فەڕەنساوانە بۆ نییە بۆ نەوە بۆچی نییە یعنی یاسای مرور هەیە و ناڵێ ئەو بکە پۆلیس هەیە قانونێ نایڵێ کابوو بکوژەکان زۆرن ئەنواعیان هەیە باشە تۆ ئینسانێکە کوشتووە بە سیارە لێت داوە یعنی یەکێکی کاریزما و سڵح و مەجموعەیەک شوێنی یەکەوێ و ئەچنە ماڵەکە و سڵحیەکەن و ئەوانەیە باشەمە سوودی هەیە بەعکسەوەمە زەرەری هەیە بڕوا بکە دیومە هەر بە شەخسی پیان وتم ئەوە ئاوە ئەمڕۆ یەکێکی کوشتووە بە سواری سیارەکەی خۆی خێرا لێ خوڕیوە دوای 2-3 مانگ یەکێک کەشی کوشتووە عینی شت هەر عینی کەس بە عینی سیارە بۆچی لە یەکەمان نیان هێشتووە سیژن بێ خێرا چوون کەفالەت و سڵح و کاکە ژیان ئەوانەی کە تۆ ئەڵێ یعنی کاریزماوانە یعنی زەرەریان هەیە حەکەیان ناڵێ دکتۆر ببوورە بۆ دیوەکەی تری ئەڵێم یعنی تۆ کەسێک ئەبینی ڕەفتاری جوانە کەسێک ئەبینی یعنی بە قسەی باش خەڵکیکی باشیش لە خۆی کۆکاتەوە من ناچم بۆ دیوەی سڵحیانە ئەو بێ یاسا ئەو شتانە چارەسەرکە چۆن سوود لەو کەسانە ببین ویستم وەڵامی ئەوم دەستکرد من وتم لە ڕاستە ئەوانی تر چاو لە ڕەفتاری ئەمانە بکەن یعنی و ئەسڵەن ئەتوانین ئێمە ئەمانە تۆکو خۆشوت یعنی فعلا جاری وا هەیە هەندێ شەڕ و ململانەی بینی دوو تایفە و بنەماڵەوە ئەوانە هەیە فعلا ئەگەر ئەمانە نەبن لەوانەیە شەڕی زۆر گەورە بقەمێت چەند کەسێ لە یەکتری بکوژێ لەبەرەوە ئەبێ سوپاسیان کەین و بیان هێنن فعلا سڵح بکەن ئەوە ڕاستە بەڵام جگەلەوە لە ڕاستە ئەتوانین ئەمانە زۆرتر لە میدیاکانە پیشانیان بین نەک تونند و تیژەکان وانە نەک دەم بە هاوار و چەنە بازەکان دوو لە ڕووی ئێوە کە هیچ شتێکی وایان پێ نیە ینی ئەم خەڵکە ئارام و لەسەر خۆ حەکیمانە بێنینە سەر میدیاکانمان بێنینە تەلەڤیزیۆنەکان بزانین چۆن وابوون بۆی خەڵکی کە چاویان لێ بکە و حسابی تایبەتیان بۆ بکرێ بگرە ئەگەر بکرێ ئەمانە کۆڕیان بۆ بگری وانە کۆڕیان بۆ بگری کۆڕی ڕۆشنبیری یعنی و دەریان خەی لە ناو مجتەمەعان چونکە ئەمانە زۆر جار ئەو کەسێتیانن کە زۆر حەز بە خۆ دەرخستن و ئانەش ناکەن هیوایان تایە زۆر بەڵێ ئەوانە من ئینکاری ناکەم دەوری گرنگە ئەتوانن ببینن لە مجتەمەعان بەڵام بەڕاستی هیواشیان هەیە ئەتوانم بڵێم زۆرتر بۆ خۆ گەورەکردن و یعنی ئەوەی کە پێی ئەڵێن بنەمای دادپەروەری ئیهمالەکەن ینی زۆرتر بۆ ئەوەی خۆیان دەرخەن خۆیان وەکو گەورە و وەکو ڕێیز عەشرەت و ڕێیز سەرۆک خێڵ و سەرۆک بنەماڵەوەوانە لەسەر حسابی قوربانیەکان کە کوژراون کە لە خەستەخانە کەوتون قاچیان شکاوە بەهۆی ڕووداوەکانەوە ڕوودا تونند و تیژەکانەوە لە ڕاستی ئەمانە بەڕێی من هیچ دەورێکیان نەدرێتێ باشە و زۆرتر ئێمە دەور بین بە قانون بە یاسا و لێخۆشبوونمان نەبێ بۆ ئەوانەی کە تونند و تیژن و جارێ عارنانن دوو جار پند وەرناگرن ئەوانە ئەبێت توندکرێن لە زیندانە سزا بدرێن کاتە زۆر تیش کە خەیتە سەر ئەوەی کە ڕێگە چارەکان هەم یاسایی بێت هەم زانستی بە تایبەت زانستی دەروناسی جا ئێستا بابینە سەر ئەمریکا وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئێمە ڕۆژانە زۆر گوێمان لە هەواڵی تونند و تیژە بێ باوک وای کرد لە مناڵ وای کرد لە دایک و باوک خەسوو وای کرد لە زاوە ئامانە زۆر بەداخەوە یان بە پێچوانەکەەوە زۆر بەرگوێمانەکە مامەڵەی میدیا
وەکو دەروون ناسێک وەکو ئەڵبەت کەسێک با بڵێن پسپۆڕی بواری دەرونی بەڕای جەنابەت ئەبێ چۆن بێت ئەم هەواڵانە تا چ ڕادێک ئەبێ بۆ کۆمەلگا بگوازرێتەوە بە چ شێوەیەک بۆی کە بە قەولی جەنابەت و بەوتەی جەنابەت ئەم هەمووە وانەکات ئاگرەکە بەتینتر بکە سەیریکە لە ڕاستیە بەڕێی من ئەم هەموو هەواڵە ناخۆشە پێویست ناکە بۆ مجتەمع بجێزرێتەوە بۆچی بیجێزنەوە ئەسڵەن بڕۆ سەیری میدیای وڵاتانی پێشکەوتوو بکە ئەسڵەن بابەتە زۆر گرنگەکان بۆ خەڵک ڕوون ئەکرێتەوە ئەم هەواڵی ڕۆژانەی کوشتن و بڕین و ئانە جگەلەوەی کە خۆی کەمە کوشتن و بڕینەکە بەس لەوێش بەشی خۆی هەیە ینی لە دیسکۆکان و لە هەندێک شوێنی مەشروب خواردنەوە بگرە زۆرتریشە ئەوانە هەیە بێگومان مافیاش هەیە بێگومان هەیە هەمووی هەیە بەڵام نا وەکو ئێرە نییە کاکە با ئێمە واقعی بین بە هیچ جۆرێ وەکو ئێرە نییە لەوێ هەرزەگارێکە تەمەنی 15-16 ساڵاچێتە دیسکۆیەکە و دوو بیرەخواتەوە شەڕەکە لەسەر لە کاتی ڕقسکردنا ئەو پەڕەکەی ئەوەیە نەدەزوەشانی بەو نوعان نییە کاکە با ئێمە واقعی بین بەڕاستی خۆ مناڵەمەوێ بەهشتا بێگومانەوێژ هزار کێشەی خۆیە بەس نوعێکی ترە کێشەکانیان کەوا بوو یعنی بەڕاستی من یعنی بڕوان بەوە هەیە یاسا زۆر دەور ببینێ و هەواڵەکان یعنی سەوای لێ هاتووە سۆشیال میدیا دەورە بینێ مۆبایلەکانمان دەورە بینێ لە ڕاستیە ئەمە مەسئولیەتی تاک خۆیەتی من خۆم وەکو تاچێک ئەسڵەن وەکو هەر کەسێکی تر تیکتۆکم هەیە فەیسبووکم هەیە هەموو ئەوانەم هەیە بەس بڕاتان بێ کە ئاوا شتێک ئەبینم بۆنی توندوتیژی لێ هەر سەیری ناکەم هەر لەگەڵ یەکەم کەلیمە کە دەرکەوت سەیری ناکەم لەبەرەوە هەتا بۆمان کرێ ئێمە وەکوتە چونکە یاسا لێرە نامان پارێزێ بڵێ نێڵین ئەم شتە توندوتیژانە پیشان بدرێ ئەوانە لەبەر ئەوە ئەبێت تاک خۆی بپارێزێ یەک چەتری دایمن بەدەستەوە بێ ئەوەی شتی توندوتیژی و وەحشیگەری و شتی ناشرین و ئەوانە هەیە دووری خاتەوە بە هیچ جۆرە هەر سەیری نەکە ئیتر پێویستیش ناکە ینی ئینسان 24 ساعت لە سەر قەنەفەکە دانیشتە سەیری تەلەڤیزیۆن بکە و خەریکی مۆبایل و سۆشیال میدیا و هەواڵە ناخۆشەکان بێ دەستەکانی خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە ئێمە ئەو کەسانەی کە شەڕانگێزن ئەو کەسانەی کە بە هەر هۆکارێک وەکو دکتۆری بەڕێز ئاماژەی پیائیتر لە هەموو ڕۆکان و کاریگەری لەسەری هەیە ئێمە بێهودە نەبین لێین ئەوانیش دەتوانن جاری کە بێنەوە سەر ڕێگەی ڕاست و بتوانین لەگەڵیانە ئارامتر بین و بە شێوازە مامەڵەیان لەگەڵاکەین کە زیاتر هانیان نین بووی کە کاری خراپتر و خراپتر بکە بەڵام ئەوەشی گرنگە لە کۆمەلگای خۆشمانە هەمیشە دیوی جوانتر و جوانتریشمان هەیە کە ئێمە بێهودە نەبین لەوەی کە لێرە هیچ شتێک نییە بۆیە بە هیوای باشبووکردنی کۆمەلگاکە